بناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس و ستایشی نەبڕا و بەردەوام بۆ پەروەردگاری جیهانیان. درود و سەڵات و سەلام لەسەر گیانی پاکی پێغەمبەر پێشەوای مرۆڤایەتی. ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست بینەرانی بەڕێزی هەردوو کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی کۆمەڵ، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵین پێکەوە لە ئاهەنگێک بۆ کردنەوەی لقی شارە زۆری دەستگای نوری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری کۆبووینەتەوە. سەرەتایی ئەم ئاهەنگە بە خوێندنەوەی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێەکەین لەلایەن برای بەڕێزمان کاک یاسین با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. وكيف تكفرون وأنتم تتلى عليكم آيات الله وفيكم رسوله ومن يعتصم بالله فقد هدي إلى صراط مستقيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها. كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون. ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم. يوم تبيض وجوه وتسود وجوه فأما الذين اسودت وجوههم أكفرتم بعد إيمانكم فذوقوا العذاب بما كنتم تكفرون. وأما الذين ابيضت وجوههم ففي رحمة الله هم فيها خالدون. تلك آيات الله نتلوها عليك بالحق وما الله يريد ظلما للعالمين. قرآن رێنمایی ئادەمی زادە عەقڵ و حیکمەتی. قورآن ڕێنمایی ئادەمی زادە عەقڵ و حیکمەتی ڕۆحی ئازادە. قورآن بۆ دین و بۆ ژینی ئینسان یەکەم یاسایە لەسەر ڕووی جیهان. ئەمرە بەڕاوێژ بۆ گەورەی سەربەرز ئیطاعەی گەورەی داناوە بە فەرز. ئەمرە بە عەدل و بە یاسای ئیحسان، ئەمرە بە دووری لە مایەی نوقسان. ئەمرە بە عیلم و عەمەلی بەسۆز،
ئەمرە بە جیهاد بۆ غایەی پیرۆز، ئەمرە بە سیلەی ڕەحمی خزم و خوێش، هەم ئەمرە بە سەبر لەسەر ئێش و نێش. عیلمە، حیکمەتە، ئەدەبە و ئەمسال، دەرمانی دەردە، حەلالی ئیشکال، دەلیلە لە بۆ ڕێگەی سەعادەت، بۆ ژینی باشی چ بۆ عیبادەت. تەقوایە، زوهدە، صیدقە، سەفایە، شەرمە و شەرەفە و عەهد و وەفایە، چرایە ڕوونە لە بۆ ڕۆژی ڕەش، سەفایی دەروونە بۆ شەخسی بێغەش. خۆشەویستان و ئامادەبوانی بەڕێز، ئێستاش گوێبیستی وتەی بە خێرات نەبین لەلایەن بەڕێز مامۆستا عوسمان حەمەفەرەج با تەشریفیان بفەرمێت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاوی و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ میوانانی بەڕێز. بەڕێز نوێنەری قایم قامی قەزای شارە زوور، بەڕێزان مامۆستایانی ئاینی خۆشەویست، بەڕێزان لایەنە سیاسیەکان و ڕێکخراو حکومی و ناحکومیەکان، دام و دەستگای ئیداریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێزان ڕیشسپی و پیاوە قوڵانی قەزای شارە زوور و دەوروبەری، بەڕێز سەرۆکی دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری، دایک و باوک و کەس و کاری قوتابیانی خۆشەویست، بەڕێزان خوشکانی سەنگین و ماندوونەناس، گەنجان و قوتابیانی نووری قورئان، سەرجەم میوانە بەڕێزەکان لە برایان و خوشکانی سەنگین، بە ناوی لقی شارە زووری دەستگای نووری حیکمەوە بە خێرهاتنێکی گەرمتان لێ دەکەین. لە خزمەت قورئان و پەیامی ئیسلام شەرەفێکی گەورەیە، خاوەنەکەی زیاتر ڕێزدار دەکات. ئێمە لە لقی شارە زووری دەستگای نووری حیکمە چەند ساڵە بەنیازی ئەوەین وەک شار و شارۆچکەکانی تری کوردستان لقێکی ئەم دەستگایە لە شارە زوور بکەینەوە. سوپاس بۆ خوا و هیمەتی هەموو چاکەکاران، ئەمڕۆ لە خزمەت جەنابدان ئەم ڕقە ڕادەگەیەنین بە هیوای خزمەتێکی زیاتر بە شارەکەمان و پەیامی ئیسلامی. ئێمە بەڵێن دەدەین وەک بەرپرسی لق و کارگێڕانی لق و سەرجەم مامۆستاکان بە برایان و خوشکانەوە خۆبەخشانە خزمەت بکەین. ئێوەش بەڕێز دەتوانن هاوکارمان بن بە تەواوکردن و بنیادنانی کۆمەڵگەیەکی ئاسوودە و ئاشنا بە بەهابەرزەکانی ئیسلام و ڕەنگدانەوەی لە هەوسوکەوت و سلووکی ڕاست و دروستی ڕۆژانەماندا. سوپاس و ڕێزمان بۆ هەموو ئەو خێرخواز و خوشک و برایانە هەیە کە هاوکارێکی باش بوون بە مادی و معنەوی تا بتوانین بینایەکی خنجیلانە دروست بکەین. ئێمە سوپاسیان دەکەین، دوعای خێریان بۆ دەکەین. جێی خۆیەتی لێرەوە سوپاسی دەستگای ئیداری و ئەمنیەکانی سنووری قەزاکەمان بکەین بۆ هاوکاریکردن و کارئاسانیکردن بۆمان. بەهاتن و ئامادەبوونتان خۆشحاڵتان کردین. وەسەلام عەلەیکم وەرەحمەت الله. 5/7/2019. خۆشەویستان، ئێستاش کاک ئاکار محەممەد وە گەنجێک چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزمان بۆ خوێنێتەوە، با بەڕێزیان بفەرمون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل
فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجان من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان خۆی گەورە پاداشتی خێری کاگاکار بداتەوە. دیارە کاگاکار یەکێکە لە پەروەردەکراوان و یەکێکە لەو قوتابیە چاوگەشانەی کە لە خزمەت مامۆسایانی ئەم سنوورەیە، مامۆسایانی لقی شارە زووری دەستگای نوری حیکمە، دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە پەروەردەکراوە و قورئانی فێرکراوە. زۆر زانکۆی بەرز و قوتابخانەم دی، زۆر زانکۆی بەرز و قوتابخانەم دی، بیری فەلسەفی و چەند ئەفسانەم دی، زانست و هونەر چەند دەستورم دی، نەگەشتنە ئەوەی لەم قورئانەم دی. ئای ئەم قورئانە چەند گیان پەروەرە، چەند مێشک و دەروون دڵزاخا و دەرە، هەر کەس پەروەردەی باخی قورئان بێ، چەندێ سەربەرزە چەند بەختەوەرە. خۆشەویستان، ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەدا دەکەین، سەرۆکی دەستگای نوری حیکمە، با بفەرمێ بۆ پێدانی مۆڵەتی فەرمی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانی حکوومەتی یاریمی کوردستان و مۆڵەتی فەرمی فەرمانگەی ڕێکخراوە ناحوکمیەکانی حکوومەتی ناوەند بۆ لقی شارە زوور کە لەلایەن بەڕێوەبەری لق جەنابی بەڕێز مامۆستا موحسینەوە وەرەگیرێت، با تەشریف بهێنن هەر لەسەر ستەیج پەردە لا ئەدرێ لەسەر لقی شارە زووری دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە و پاشان بەڕێز دکتۆر عەبدوڵڵا وتەیەکیشمان پێشکەشەکات. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برایان خۆشکان، بەناوی ئەنجومەنی کارجێڕی دەستگای نوری حیکمە پڕ بەدڵ بەخێر هاتنتان دەکەم. بەخێر بێن سەر چاوان، خوای گەورە پاداشت خێری هەموو لایەکتان بداتەوە. دەستگای نوری حیکمە لە ساڵی 2007 لە سەردەستی کۆمەڵێک لە مامۆستایانی شارەزا لە بواری پەروەردە دامەزرا. ئیتر ئێستا بە فەزلی خوای گەورە لە ساڵی 2019 لقی 14 لە شارە زوور دەکرێتەوە و هەروەها لقی 15 لە قۆناغی تەجریبیە کاتێک کە تەواو ئەویش دەبێتە لقێکی فەرمی و چەندین لقی تریش بە هیواین. خوای گەورە پشتیوانیمان بکاتاوەکو بیکەینەوە لەبەرەوەی بەڕاستی هیوا و ئاواتمانە لە هەموو جێگایەک لە هەموو شار و ناحیە و قەزایەک دەستگایەک هەبی، بنکەیەک هەبی کەوا نوری قورئان پەخش بکا. اینجا چ دەستگای نوری حیکمە بی یاخود غەیری ئێمە بی. بەڕێزان، دیارە دەستگای نوری حیکمە وەکو لە ناوەکەی دیارە کە لە بۆ پەروەردە و ڕۆشنبیریە. لە ڕوانگەی ڕۆشنبیریەوە هەوڵ دەدات گەنجانی کۆمەلگاکەمان شاد بکاتەوە بە چەندین چالاکی کەوا ببی تەمایی ڕۆشنبیرکردنیان هەم لەلایەنی فێربوونی زمان، هەم لەلایەنی گەشەپێکردنی مرۆیی، چەندین چالاکی وەرزشی و هەموو ئەو شتانەی کەوا لە حدودی شەرع ڕێگای پێدرایە وەکو حەز و ئارەزوانی گەنجان بینیتە جێ. بەڵام لە سەروی ئەوەش دەستگایەکی پەروەردەییە. دەستگایەکی پەروەردەییە
کەوا لە نووری ئاەتەکانی قورئانی پیرۆزدا هەوڵ دەدات کوڕان و کچانی ئەو میلەتە پەروەردە بکە. ئەو قورئانەی کەوا ڕەب العالەمین خاوەنەکەیتی و دەرحەقی دەفەرمی ئین هذا القورآن يهدي للتي هي أقوم. ئەوە لە دنیادا ئەو قورئانە ڕێنمونی دەکا بەرەو چاکترین بیر و باوەڕ، چاکترین خوڕەوشت، چاکترین کردار و گفتار، ولا قيامتش دا ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا كبريت لباشت بانو برين. أو قرآني كفرمان من بيذكا واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا وبذي القربى واليتامى والمساكين والجار ذي القربى والجار الجنب والصاحب بالجنب وابن السبيل وما ملكت أيمانكم. ئەو قورئانەی کە فەرمانمان پێ دەکا لە ڕووی عەقیدی و بیر و باوەڕەوە ڕێنمونیمان دەکا بەرەو عەقیدەی یەکتاپەرستی کە سەرچاوەی ئەمن و ئەمانی بەندەیە لە دنیا و لە قیامەت. ڕێنمونیمان دەکا بە چاکەکردن لە دوای پەرستنی ڕەب العالەمین، چاکەکردن لەگەڵ دایک و باب ئەگەر بێباوەڕیش بن وئین جاهداکە عەلا ئەن توشریکە بی ما لەیسە لەکە به علم فلا تطعهما وصاحبهما في الدنيا معروفا. تەنها لەو شتانێکەوە لە دینی خوا جێگای نابیتەوە جێڕایەلی دایک و باوک ناکرێت. ئەگەر فەرمانت پێ بکەن بە شەریک پەیداکردنیش لە بۆ خوا والعیاذ بالله جێڕایەلیان مەکە، بەڵام وصاحبهما في الدنيا معروفا. ئەگەر بێباوەڕیش بوون لەگەڵیان بژیە و لە خزمەتیاندا بە چاکە. ئینجا لەگەڵ خزم و کەس، لەگەڵ هەموو ئەوانەی کەوا تێکەڵاویت لەگەڵ هەنە لە خزم و کەس و لە دۆست و جیران و لەو کەسەی کە لە وەزیفە لەگەڵتدایە و لەو کەسەی کە لە سەفەر لەگەڵتدایە بەگشتی وەکو ڕەب العالەمین دەفەرمی وەقولوا للناس حوسنا. پەروەردەمان دەکا بۆی کەوا لەگەڵ هەموو خەڵکی بە موسڵمان و غەیرە موسڵمانەوە وەقولوا للناس حوسنا. ئەو قورئانی کە پێمان دەفەرمی بەهەشت لۆ کەسانێک ئامادەکرا ئوعدت للمتقین. متقی چێن؟ الذين ينفقون في السراء والضراء والكاظمين الغيظ والعافين عن الناس والله يحب المحسنين. قرآن كسانك پەروەردە دەکا کەوا لە خزمەت هاوڵاتیانی کۆمەلگاکەی خۆی دابیتن ببەخشی لە هەبوونی و نەبوونیدا لە قەدەر توانای خۆی. ئەو کەسە پەروەردە دەکا کەوا کاظمی غەیظ بی، واتە کاتێک کە تووڕەش دەکرێت ڕقی خۆی بخواتەوە. پەروەردەمان دەکا کەوا بەرامبەرەکەمان عەفوو بکەین ئیقتدا بە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم کە کاتێکەوە لە وەصفی دەکەن و دەفەرمون قەت پێغەمبەر صلی الله عليه وسلم من تەقەمە لنفسه قەت انتقامی لە بۆ نەفس خۆی نەکردەوە ئیلا مەگەر سنوورێکی خوا ببەزی. ئیتر پەروەردەی دەکاکەوە خەڵکی ببەخشی لە کاتێکدا کەوا خراپەی لەگەڵ دەکەن. والله يحب المحسنين. فێرمان دەکاکەوە محسین و چاکەکار بین. وەکو زانانیش دەفەرمون الإحسان أن تحسن إلى من أساء إليك. چاکە بکەی لەگەڵ ئەو کەسەی کە خراپەی لەگەڵ کردی، لەبەرەوەی چاکەکردن لەگەڵ ئەو کەسەی کە چاکەت لەگەڵ دەکا ئەوە قەرزێکە پێویستە بیدەیتەوە. ئیتر چەندین ئاەتی تر خوای گەورە بەو شێوەیە ئیتر ئێمە مەبەستمانە وەکو دەستگای ڕۆشنبیری دەستگای نووری حیکمە لە بۆ پەروەردە و ڕۆشنبیری مەبەستمانە لە خزمەتی هاوڵاتیانی کۆمەلگاکەمان دابین بۆی کەوا بەو شێوە کەسانێک لە کوڕان و کسانی کۆمەلگاکەمان پەروەردە بکەین و ببنەمایی ئەوەی کەوا میلەت و عیباد و بیلاد لەبەریان بحەسێنەوە و لۆ خودی خۆشیان کەسانێکی بەختەوەر بن لە دنیا و لە قیامەت. دیارە خۆشەویستان ئەو کارە و ئەو وەزیفەی کە ئێمە بە پشتیوانی خوای گەورە دەستمان دایتێ ئەوەلاً وەکو مەطلبێکی شەرعی وكو رب العالمين دفن ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر. مطلبه شرعية كوا بيويستا كسانك تان تدابي فرمان بساكر بكن خلشي بان بكن لبو خير وساكر ريقري لخلاف بكن وكو مطلبه الشرعي. دواتريش وكو بيداويستيشي واقعي وهنوكي
کە ئێمە بەداخەوە لە سەردەمێکدا دەژیین لەوانەیە ڕۆژانە چەندین ڕووداوی دڵتەزێنی وا ببیستین کە دیارە لە میزانی شەرعی خوا و لە قورئان و سونەتدا بە تەئکید حەرامە و جەریمەیە و تاوانە و هەروەها لەگەڵ عورف و داب و نەریتی کۆمەڵگای کوردەواریشمان شتانێکی بەڕاستی ئەو پەڕی قێزەون و بێزراون. ئیتر ئەو وەزیفەی هەمووانە بەڕێزان لۆیە ڕەب العالەمین داوامان لێ دەکا وتەعاونوا عەلە البر والتەقوى داوامان لێ دەکا کەوا هاوکاری یەکتر بکەین لەسەر هەموو کارێکی چاک و خەیر و ڕێگریگرتن لە کاری خراپە. لێیە بەڕاستیەوە وەزیفەی هەمووانە و بەرپرسیارین بەرامبەر ئەڵڵا لە خزمەت ئەڵڵا سوبحانە وتەعالا لە ڕۆژی قیامەت پرسیارمان لێ دەکرێتەوە هەر هەموومان و هەروەها بەرامبەر بە ئەو گەل و میلەتەی خۆشمان ئەگەر بێت و هەوڵ نەدەین کارێکی چاکسازی وا بکەین بەرایی لەو هەموو خراپە کاریە بگرین ئەگەر نا واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة ئەوە بترسێن لە فتنە و لە ئاشوبێک ئەگەر بێت و ڕوو بدا تەنها لەسەر ئەو کەسانە نییە کەوا زاڵمن بەڵکو هەمووی دەگریتەوە. ئیتر لێرەوە سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەم کەوا ئاسانکاریان کرد لە بۆ کردنەوەی ئەو لقەمان لە ئەو دەبەرەدا و هەروەها سوپاسی هەموو ئەو خێرخوازانە دەکەم کەوا کار ئاسانیان کرد و یارمەتی دەربوون لە بۆ دروستکردنی بینایی لق و هەروەها دووبارە پیرۆزبایی لە برایان و خوشکانی لقی شارە زۆر دەکەم و داواکارم لە ڕەب العالەمین خوای گەورە موفەقیان بکا لە بۆ ئەنجامدانی ئەو کارە پیرۆزە و هیوادارم خەڵکی ئەو دەبەرە لێیان سوودمەند بن و آخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله. خوای گەورە پاداشتی خێری بەڕێز مامۆستا عەبدوڵڵا بداتەوە. چ باکم بێ پریشکێ لە نووری ڕوونت ڕووناکە کارڕێگام هەردەم چ باکم بێ پریشکێ لە نووری ڕوونت ڕووناکە کارڕێگام هەردەم چ باکم بێ شەونمێ لە نووری نورت دەپرژێتە سەر دڵ و دەم عیشق لەگەڵ کەلامی تۆ جیلوە دەکا و خۆی باڵەگرێ چ باکم بێ حیجابێکی مەستوورایە بۆ فیتنە و ئاشوبی سەردەم. خۆشەویستان ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست پێکەوە گوێ ئەگرین لە پارچە پەخشانێکی بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان تاوگۆزی با بەڕێزیان بفەرمون. بە ناوی سازندەی گیانیان بۆ ئومێدەی هەموو ڕێگاکانمان هەموو جێگاکانمان هەموو پێگەکانمان بەو نورە کە نوری ئیلاهیە ڕووناک بکەینەوە بەبێ دەنگ و ڕەنگ بۆ ئەوەی بتوانین چیتر بە نور ئاوپرژێن بین. ئەم پەیامە ئاوای دەوێ دڵێک لە ڕۆحی مرۆڤ بوون لە هەر جێیەک لە هەر کوێیەک کوچە و کوڵان شار و دێیەک لە هەر جێیەک لە هەر کوێیەک کوچە و کۆڵان شار و دێیەک ئەگەر نێرێک ئەگەر مێیەک هەنگاوت نا بۆ هەر کوێیەک دڵت هەبێ بۆ مرۆڤ بوون کە دیارت کرد پێگە و پێیەک با مۆر و ماکی خاوێن بێ دڵ نەدەی خۆڕا لە کۆڕا دڵ نەدەی خۆڕا لە کۆڕا هەر ملکەچی داوداوێن بێ خاوەن دڵ بە پاک و گوڵ بە شکۆمەند و وەکو بولبولی سەر چڵ بە بە عیشقەوە مرۆڤ بوونت لێ بچۆڕێ دەست بە دامن هەرگیز خۆتت لێ نەگۆڕێ بەهات بەبایی نەدۆڕێ هەمیشە ژیر و عاقڵ بە چونکە عەقڵ دەیباتەوە ئاوی ژیان دەخواتەوە لە هەر کوێ هەی خوا و خەڵک و خاکت لەبیر بێ
کارت ڕاوێژ و تەگبیر بێ دیوانی دڵ خۆشە خانەی ڕۆشن بیر بێ شەرمەدەم سپی و دڵگیر بێ نابێ وابین ئەم پەیامە بۆ تۆیە تۆ دەخیل نەکەی زاری ژاری لاری خواری زۆر بێزاری پڕ ئازاری شەرمەزاری هەر بێکاری ناهەمواری وەکو تیربی دەخیل نەکەی دەخیل نەکەی زاری ژاری لاری خواری زۆر بێزاری پڕ ئازاری شەرمەزاری هەر بێکاری ناهەمواری وەکو تیربی گەنجینەی ژیوار و ژین بە مرۆڤ گەنجە یاخود پیر بێ دایم خودی خۆی لەبیری بێ هەر خۆی بێخۆی نەک هەر ڕۆژەی بە ڕەنگێک و بە دەنگێک و بە زەنگێک و بە لەنگێک و بە سەنگێک و بە شەنگێک و بەتی لەو شیلەی ئاماژە خۆی لەدەستدا نەکەی نا وەکو هەڵمات بێ لەدەستدا مرۆڤ نابێ وەک پەڵک بێ مرۆڤ نابێ وەک پەڵک بێ دەبێ هەوێنی کەڵک بێ دەرمانی چاکەی خەڵک بێ ئەم پەیامە ئاوای دەوێ ئاوا ئەوەی چرای ناخی بگەڕێ بەرگی ناومێدی بدڕێ ئەسرینی هەژارێ بسڕێ نقلی ئامانج بە حەق بکڕێ دەگاتە لوتکەی مەبەست و دەنگی بە دەنگی خۆی دەتشڕێ دەتۆش وابە هەر خۆت بە خۆت ئەم پەیامە ئاوای دەوێ دەبێت لە ساتمە و لەمپەرە ئەو بەرە بانەی با کڵاو لەسەرە دەبێت لە ساتمە و لەمپەرە لە ئەمبەر و لە ئەوبەرە بانەی با کڵاو لەسەرە هەمووان زادەی ئادەمین و ئەوەی پێناسی مرۆڤە دەبێت چرکەش هەرگیز هەرگیز ڕانەوەستێ بە مەبەستی هەستانەوە بگرێ دەستێ بێ پێچ و پەنای مەبەستێ ئەگەر مەستێ ئەگەر داما و زەلیل هەستێ خلیسکا بوو نابێت تۆ بەردی تێگری بڵێ بمری بە توانج و پلارەوە زیاتر بیخەیتە خوارەوە لێی گەڕێی لە کەنارەوە پەرێز بە ژەنگ و ژارەوە جێی بهێڵی مرۆڤبوون کەی ئاوەهایە مرۆڤبوون کەی ئاوەهایە ئەم پەیامە ئەوەی نابێ پێناسی مرۆڤە دەبێ چرکەش هەرگیز هەرگیز ڕاناوەستێ بە مەبەستی هەستانەوە بگرێ دەستێ بێ پێچ و پەنای مەبەستێ ئەگەر مەستێ ئەگەر داما و زەلیل هەستێ خلیسکا بوو نابێت تۆ بەردی تێگری بڵێ بمری بە توانج و پلارەوە زیاتر بیخەیتە خوارەوە لێی گەڕێی لە کەنارەوە پەرێز بە ژەنگ و ژارەوە جێی بهێڵی کەی مرۆڤ بوون ئاوەهایە کەی ئەم پەیامە ئەوەی ناوێ مرۆڤ دەبێ وەک قەڵابێ مرۆڤ دەبێ وەک قەڵابێ نابێ قەت بەڵابێ نابێ قەت بەڵابێ یا هەڵابێ ئەو جەستەیە دڵ و ڕۆحی لەگەڵابێ شکۆی خۆبوون قەت نافرۆشێ ئەو جەستەیە دڵ و ڕۆحی لەگەڵابێ شکۆی خۆبوون قەت نافرۆشێ ئەگەر زەرزەمین تەڵابێ با پێکەوە دڵمان بە شەونم بشۆرین با پێکەوە دڵمان بە شەونم بشۆرین زارمان بە شیلە تەڕ بکەین بۆ هەمیشە تف لەدا و لەگەڕ بکەین نابێ هیچ کەس بەمەڕ بکەین نابێ هیچ کەس بەمەڕ بکەین نابێ هیچ کەس بەمەڕ بکەین نابێ هەرگیز وابین مرۆڤ بوون کەی ڕەنگی وایە ئەم پەیامە جوانی دەوێ مەرجە مرۆڤ لە نێو کارە لەگەڵ بارە لە ڕەوشێکی ناهەموارە لە کەشێکی نالەبارە دەمی سپی و دڵی سپی و داوێن سپی و دەسپی بێ با مرۆڤین گوڵاو لە ڕووی یەکتریدا بپرژێنین نەک گۆشتی یەک ببرژێنین با مرۆڤین گوڵاو لە ڕوو یەکتریدا بپرژێنین نەک گۆشتی یەک ببرژێنین
دەبێ دڵ و ڕۆح و ڕوومان ئاوە نابێ بە شەونمی مرۆڤ دۆستی تاژین و دین هەناسەوتین ڕووی سەرزەمین بە بین و ڤین بێ قاروقین بێ تەڵەومین بۆ توێژ و چین بە خەندە و بزە و پێکەنین بکەینەوە بە گوڵستان ئەگەر واکەین شاری دڵ دەبێ بە بەهەشت ڕووناکستان ئەم پەیامە ئەوەی دەوێ کۆشی ڕێوەز و خۆشەویستیم لە بۆی نەرگس لە بۆی گوڵاو بۆ مرۆڤبوون لە هەر کوێیە بۆ تۆ ئەویش ئازیز من سڵاو 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 وەسەلام عەلەیکم زۆر سپاس بۆ مامۆستای بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان تاوگۆزی بۆ پەخشانە جوانەکەی بابەی گیان ڕووم لە خێرکە توخوا قورئانم فێرکە بابەی گیان ڕووم لە خێرکە توخوا قورئانم فێرکە من بە ڕۆح و بە گیانم تەواو شەیدای قورئانم بابەی گیان دەی خێراکە مامۆستام بۆ پەیداکە با قورئانم پێبێژێ نەونەمامێک بنێژێ بابەی گیان ئەم قورئانە شاخەڵاتی ئاسمانە بێبەشی لەم خەڵاتە نەکبەتیە و نەهاتە خۆشەویستان بەڕێز مامۆستا شێخ غازی وتەی لقی شارەزووری یەکێتی زانایان و ئەوقافی شارەزوورمان پێشکەشەکات داوا لە بەڕێزیانەکەین با بفەرمون بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وقائدنا محمد وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته وسار على هديه إلى يوم الدين مامۆستایانی بەڕێز ئامادەبوانی خۆشەویست خوشکان و برایان السلام عليكم ورحمة الله وبركاته بەناوی لقی شارەزووری یەکێتی زانایانیانی ئیسلامی کوردستان و بەڕێوەبەرایەتی ئەوقافی شارەزوورەوە پیرۆزبایی لە کردنەوەی لقی شارەزووری دەستگای نووری حکمە دەکەین بۆ پەروەردە و ڕۆشنبیری لە شارەکەماندا و دەستخۆشی و سپاسمان بۆ بەڕێز دەستگای نووری حکمە بۆ کردنەوەی ئەم لقە لە شارەکەماندا سپاسیان دەکەین بە ئومێدیەوەی ئینشاءالله کردنەوەی ئەم لقە بڕوتینێک بدا بە ڕۆشنبیرکردنی گەنجان و لاوانمان ئاشناکردنیان بە قورئانی پیرۆز بۆ ئەوەی بەر ئەو خەیرێتە بکەون کە پێغەمبەری خۆشەوی صلی الله عليه وسلم فەرموێ خەیروکم من تعلم القورآن وعلمه جا بەڕاستی باشترین کەس ئەوەیە کە فێری قورئان ئەبێ و خەڵکی فێر دەکا یەکێ لە ئامانجەکان و کارە دیارەکانی ئەم دەستگایە ئەوەیە ڕۆشنبیرکردنی گەنجانە بە قورئانی پیرۆز و ڕاهێنانیان بە قیراءاتی قورئانی پیرۆز بەڕاستی کارەکانیان دیارە جێدەستیان دیارە لە شوێنەکان و لە سەی سادق لە شارەکانی تر جێدەستیان دیارە و هیوای سەرکەوتنیش بۆ ئەم لقە تازە ئەخوازین دیارە پەروەردە کارێکی گرنگە بۆ پێشکەوتنی کۆمەڵگا ئەویش لە تاکەوە دەست پێکا ڕۆشنبیرکردن و پەروەردەکردنی تاک لەسەر ئەخلاقی جوان ڕەوشتی جوان کۆمەڵگە پێش دەخا بە پێچەوانەوە کۆمەڵگە پەرتەوازە دەبێ وەک بەڕێز دکتۆر عەبدوڵڵا باسی گرنگی پەروەردەی کردووە ئەو هەدەفانەی کە ئەم ڕێکخراوە بەڕێزە هەیەی کارێکی زۆر پیرۆزە و ئەوەتانی خوای گەورە وەصفی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەوە دەکا و ئینەکە لەعەلا خولوق عەظیم بەڕاستی ڕەوشت و پەروەردە و پێگەیاندنی گەنجان کارێکی مەزنە کارێکی پیرۆزە عوقبەی کوڕی ئەبوو سوفیان کاتێک کە مناڵەکەی دەبات بۆ وەکو جاحیز بۆمانەگێڕێتەوە ئەیبات بۆ لای مامۆستایە کە فێری بکە
لما دفع ولده إلى المؤدب قال له ليكن أول ما تبدأ به من إصلاح بني إصلاح نفسك يكم شتك بما مساكي على بما مساي من دعوكي على يكم شت أويا كدسي بيأكي تو ما مستا خدشاك فإن أعينهم معقودة بعينيك براستي تشاوي من دعوكاني إيما لسر تشاوي إيويا فالحسن عندهم ما استحسنت والقبح عندهم ما استقبحت جاء فرمي چاكا لاي أمان أويا كتو بچاكي بزاني وخرابيش لاي أمان أويا كتو بخرابي بزاني وعلمهم سير الحكماء وأخلاق الأدباء وفيري باسي جاني حكيمان روشتي أدبانيان بوبكا أما أومان بود دقينيكا براستي أو كسيك خلقي فيردكا أوا أبي پێشا خۆی چاک بێ ئینجا ئەتوانێت کاریگەری هەبێ لەسەری خەڵکی و هەروەها ئەو قوتابی و گەنجانەیش چاویان لەسەر ئەو مامۆستایانە و کاریگەری ئەو مامۆستایانە لەسەریان کار دەداتەوە جا لەبەرەوە ئەدەب و ڕەوشت کە شیعاری ئەم ڕێکخراوە بەڕێزەیە ئەم دەستگا بەڕێزەیە کە پەروەردەکردنە پەروەردە لە ئیسلامە ئەوەتانێ کە پێغەمبەری خۆشەویست چۆن سەحابەکانی پەروەردە کردووە کاتی عەبدوڵای کوڕی ڕەواحا ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەینێرێ بۆ خەبڵاندنی بەرووبوومی خورمای خەیبەر جوولەکەکان یەن وەکو شتێک بەرتیلی ئەدەنێ بەرتیلی بدەنێ کە گوایە کەمیان لەسەر بنووسێ و بڵێن داهاتەکان کەمتر پیشان بدرێ ئەویش ئەفەرمێ وەڵڵاهی ئێوە قەومێکن کەس نییە من ئەوەنە ڕقم لێ بێ لێیان یعنی قەومێکن زۆر بێزراون لای من زۆر ڕقمە لێتان بەڵام ڕق لێبوونەکەم وام لێ ناکا زوڵم و سەمتان لێ بکەم حەقی خۆتانتان ئەدەمێ و زوڵمتان لێ ناکەم جا بەڕاستی ئیسلام ئاوا تاکەکانی خۆی کۆمەڵگاکەی خۆی پەروەردە ئەکا بە ئومێدیەوە ئینشاءڵڵا لقی شارە زووری دەستگای نووری حیکمەیش ئەو ئامانجە پیرۆزە ئەو شیعاری کە هەیان ئینشاءڵڵا هەر لەسەر ئەو شیعارە دەڕۆن و هەر ئەویان لێ چاوەڕوان دەکەین داواکارین لە خوای گەورە خوای گەورە هەموو لایەکمان موفەقکا بۆ خزمەتکردنی ئەم دینە بۆ خزمەتکردنی کۆمەڵگاکەمان و وڵاتەکەمان کوردستانی خۆشەویست وەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوو اللهی وبەڕەکاتوه خی گەورە پاداشتی خێری بەڕێز مامۆستا شێخ غازی بداتەوە بۆ وتەکەی. خۆشەویستان، ئێستاش پێکەوە گوێبیستی سرودێکە بین لەلایەن برای بەڕێزمان کاک جەلال با بفەرمێت. السلام عليكم ورحمة الله. بپیری بارم پیری مرگرم بپیری بارم پیری مرگرم تامنی لاویم سوتا و کومم تامنی لاویم سوتا و کومم دسلم لی خام تنیاو بهودام دسلم لی خام تنیاو بهودام ریش ولی قبرم مات و تبردام ریش ولی قبرم آوارات و تبردام رحمت کرم کا روسوری حشر
هاوارم سەفەرم کە ڕوو سووری حەشر و خوایە گیانم سەفەرم کە بە پیری بارا و پیری مەرگە ڕۆم تامەنی لاویم سوتاوەکومۆم دەست لە ملیخام تەنیا و بێ هاودام ڕێی چۆڵی قەبرم ماتوەتە بەردام ڕێی چۆڵی قەبرم ماتوەتە بەردام تاوان چاکەم سوورکەما بڕم لە تاوان چاکەم سوورکەما توێشم بە تاڵ و خوایە گیان سەرمایم کەما توێشم بە تاڵ و هاوار سەرمایم کەما بە پیری بارا و پیری مەرگە ڕۆم بە پیری بارا پیری مەرگە ڕۆم تامەنی لاویم سوتاوەکومۆم دەست لە ملیخام تەنیا و بێ هاودام ڕێی چۆڵی قەبرم ماتوەتە بەردام ڕێی چۆڵی قەبرم ماتوەتە بەردام. السلام عليكم ورحمة الله. دەستخۆشی بۆ برای بەڕێزمان کاک جەلال ومێدەوارین ئەو دەنگە خۆشی بکاتە پرۆژەیەک دڵی هەمومانی پێخۆش بکات. لێرەوە بە ناوی لقی شارە زووری دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە سپاس و دەستخۆشی ئاڕاستی دەستگای ئەمنیەکانی قەزای شارە زوورەکەین و هەروە سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەین بۆ گوێزانەوەی پەخشی بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەمانگەی گوێزایەوە و زۆر سپاسی کەناڵی کۆمەڵەکەین و هەروە سەرجەمە و خوشک و برایانەی کە لەم مەراسیم و ئاهەنگەیە دەستبار بوون. بە کورتی قورئان چرای زوڵماتە بە کورتی قورئان چرای زوڵماتە لە بۆ ژین و دین ئاوی حەیاتە کەوابێ فەرزە لە ڕێی ئەم نورە خۆت بدەی بەسەر گڕەی تەنورە قوتابخانەکان وێنەی بەیتوڵڵا بکەی بە مەخزن بۆ کەلام الله هەتا ڕۆڵەکان بە نوری کەلام ببن بە خاوەن بۆ نوری ئیسلام دەرسی تەجوید و تەرتیلی ئایات وەربگرن لە بۆ نور و بەرەکات لەهجەیەکی خۆش بکەن بە عادەت چ لە بۆ خۆتان چ بۆ جەماعەت خوێندنی قورئان بە شێوەی دڵگیر جوان دەکاتەوە دڵی شەخسی پیر ئینسان ئەکێشێ بۆ ڕێی پیرۆزی بۆ سیدق و سەفا و ڕەحم و دڵسۆزی. خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بڕگەکانی بەرنامەی ئەم ئاهەنگە بۆ کردنەوەی لقی شارە زووری دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە. سپاس بۆ ئامادەبوونتان دەستخۆشیتان لێەکەین ومێدەوارین لە ئاهەنگێکی دیکەی ئاوا پیرۆزە بە خزمەتان بگەینەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه.